سەرکەوی خاڵۆ منیش هەر لەو کاتەوە هاتمە دەرەوە لەسەر ئیزنتان لێی گەڕێ بالێدا بەڵێ لەکوێ وەستای؟ گازینۆی چکڵ تازە بوو بوومە مۆسیقاژەن کچێکی زۆر بچووک بووم گورجی سەر سفرام هەر نەیزانە دەی گیانە ئێوەش کەسێکی ناسا بوونە ئەمە دەناسی؟ کاک ئەزەل بێگومان دەیناسم کاتێ لە ئەوروپا گەڕایەوە بە هاوڕێیەکی ئیشی خۆمانم ناسان قوماربازێکی گەورە بوو یان شتێکی بەسەر هاتووە ئێمەش ئەوەمان مەبەستا بە یارمەتیتان من دەستێک بە ئاو دەگەێنم بەڵێ باڕێت پیشاندەم زەحمەت مەکێشە دەیدۆزێتەوە من بەڕاستی دەبێت وەڵامی ئەم تەلەفۆنە بدەمەوە دواتر هیچ نەمبینیەوە گەنجێکی خانەدان کەسێکی زۆر شیرین بوو توخوا گەربینی سڵاوی منی پێڕابگەێنە یانی شتێکی تری نەبوو نا یانی دەتەوێت چی هەبوو بێ سلمى سردار ئەزەل بە هەموو ئاواتەکانی بگە دکتۆر هاکان عەزیزان سەردار هاتم ئەلو ئەوە تۆی گیانە دەزانم دەهاتیە لاموانە حەز دەکەی سەردانەکە دوا بخە بۆ کاتێکی تر نانا من زۆر باشم بەڵام گونجاو نییە ئێستا تۆ ببینم بەڵام سیرکە دوایی چاوەڕێت دەکەم ها تەواو گیانە تەواو خوا حافیز بۆیە جوابم داوە تا تۆ نەبینێ تەواو بووی ئەو چێ لە ناو دەستت دوبارە داوای لێبوردن دەکەین مامون ئەزیێتماندان یاڵا بینی دەو دوومچاوە چۆن دمی دەزوڵان بە زۆر دمی لێک نەدەبەوە وەی بابە وەی باورت بەیەک وشەشی کرد
دەی با بزانین ئەزەل چ مستەحیلێکی بەدەست هێناوە با دکتۆر هاکان و ئەزیزانی بدۆزینەوە لیان بپرسین چۆن بەڕێوە چوو؟ بەبێ پرسیار خۆشحاڵ بوو. تاوانباران خۆیان لە سێبەردا دەشارنەوە چونکە هەندێک تاوان تەنها لە ژێر سێبەردا دەکرێت. تاوانباران خۆیان بەهێمنی مات دەکەن. چونکە هەندێک تاوان هەر خۆی ئەو بێدەنجەیە. من کە چوومە ماڵی پورم لێ نیشتە جێبووم پەیمانم دا ئیتر جێ نەهێڵم ئیتر لەوێ ڕناکەم لەوێوە ئیتر قەت درۆ ناکەم. دەزانی وەک چی وایە کە ئەو هەموو شتە بگەڕێتە دواوە نەشزانی کێی؟ شتێکی لێ دەزانم. وتم دەبێ هەموو شتێک لە سەرەتاوە دەست پێ بکەمەوە. دەزانی ئەمە شتێکی چەند زەحمەتە؟ دکتۆرەکەیان دۆزیوەتەوە. بەڵێ باش دەزانم لە سەرەتاوە دەست پێکردنەوە چۆنە. دایە من نەناسیەوە من عمەری کورتم نەناسیەوە تۆ بچی من ناسیەوە دایکە ئێستا ئەوەم آخر بۆ من نەناسیەوە دایکە بۆ من لێرەم خۆ بۆنت کردم دایکە سێرم کەوتەم لێرەم عمەری کوڕت دێرەیە دایکە بمبورە دایە گیان بوەستە دایە بوەستە ئەو هاتی دایە ئەوە بۆ هات کرد دایە من ناسیەوە دایە باش تەواو نیگەرانمە بە چاک دەبیەوە تەواو چاک دایە من دەبیەوە ناسیەوە ئەزەل دووبارە سڵاو چۆنی نیگەران مەبە برینەکان قوڵ نییە
بە عملیات ئەوەندە دەستکاری برینەکەتمان نەکردووە بە دوو سێ مانگ شتێکیوان نامێنێ بەڵام دوورینەوەکەتمان بەقوڵی کردووە ئەزەل تۆ شتێکت کرد کە لە توانای کەسی بەرپرسی تۆ نەبوو سەلمان خان ماوەیەک چاوی لێت دەبێ بۆیە من خەمم نییە بەڵام ئێوەش دەبێت جارجار بێن و سەیری بکەن گومانتان نەبێ ئەها لەبیرم کرد شتێکی بچووک بۆ تۆ یەک دەقە دەتان بیتمەوە خوات لەگەڵ ئێوە چێن؟ من هاوڕێیەکی زۆر کۆنی کاگرامیسم وتی گەر بکرێ کەمێک چاوم لێت بێت و یارمەتیت بدەم حەقی بوو با سەردەستەکانی درێژتر بێت هەروەها لەمە دووە دەبێت لەوە کراوەترت بۆ دروست بکەین ئێستا چۆنە؟ ینی ئێستا دلەکانت کێشەیان نییە بەڵام ناخت کەمێ پێویستی بەکارکردن هەیە سپاس پێویستە بۆ تۆڵە وەرگرتنەوە دلی سەرۆکاتی لەبەر بکەم ئەم ماڵە پێویستی بەو جۆرە قسانە نییە ئەزەل کاری تۆ گرنگیدانە بە خۆت کاریم نیش کردنی ئەزەل بە پیاوێکی ئەفەندی بە هێوای سەرکەوتن ڕامیز چی زۆری فێر کردووی بەڵام شتانێکەن لە زیندان فێری نەبوویت وەکو چی؟ ئەزمون ڕەفتار ڕێک و پێچی ناسچی هەها سیرکردنی ناوچاوی کەسێک و وەک وەستا درۆکردن بەلای تۆ ئامادەم با ڕاستگۆ بین نەخێر گیانە لە ڕاستیدا ئامادەنی بەڵام ڕێگایەکی ترت نییە ئامادەت بکە ئەزەل چۆن دەرچمە چۆن دیارم خاتە سەلمە پێداوە وتی کە ئەم شەو زۆر پێویستی بۆمان کەوایە شتێک دەزانی کە من نایزانم ئەزەل شتێکی لێ دەپرسم بۆچی ئەو پیاوە ئەی بۆ ئەو نا نەخێر بەڵام بۆچی یەکەم جار ئەو پیاوە بەخێر هاتن ئەو سەلما خانم چونکە تۆڵەی من لەوە دەست پێ دەکا